وەرد بە پرسی هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراق کە وا بڕیار بوو سبەی پەرلەمان دابنیشێ و ئەو پرسەیەک لای بکاتەوە بەڵام دواخرا بۆچی دواخرا ئەوە ئایا سەرکۆمار وا بە ئاسانی هەڵدەبژێردرێ یاننا و چوارچەوەی هەماهەنگی قسەیان لەسەر ئەم بابەتە چی میوانمان هەیە لەگەڵ ئەو گفتوگۆی زیاتر و قسەی زیاتر دەکەین. بەڕێز وائیل حازم ئەندامی هاوپەیمانی سیادە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز وایل شەوتان باش سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 وا بڕیار بوو سبەی پەرلەماندا بنیشەیە بەڵام دواخرا کۆبوونەوەکە دواخرا هۆکاری دواخستنەکەی چییە؟ هاوپەیمانی شیعە بووە ینی چوارچەوەی هەماهەنگی داوای کردوە دوا بخرێ یاخود هۆکاری تر هەیە بۆچی دواخرا؟ سەرەتا ئێوارەتان باش تەنیا بۆ ڕاستکردنەوە من سیاسەتمەدارێکی سربەخۆم ئەندام نیم لە هاوپەیمانی سیادە سەبارەت بە دانیشتنەکەی سبەی لەو بڕواایەدام دەست پێشخەری هەیە بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک لە نێوان کورد لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە دۆسیەیەکی دیاری کراو ئەویش ئەو خواستەی دروست کرد کە پەرلەمان بۆ ماوەی 5 ڕۆژ دانیشتنەکەی دوا بخات بە دیاریکراویش تا ڕۆژی یەکشەممە ئەمەش بۆ ئەوەی کورد بگات بە ڕێککەوتنێک بە شێوەیەکی ئارام بێ ئەوەی ململانێ و ڕکابەری دروست بێت یاخود کورد زیاتر لە چەند کاندیدێکی هەبێت دەبینین ژمارەی کاندیدەکان لە کورد تەنیا لەلایەن یەکێتیەوە 2 یان 3 کاندید هەیە جگەل لە پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی دیکە کاندیدیان هەیە بڕیار بوو سبەی ژمارەی کاندیدەکان ژمارەیەکی زۆر بێ ئەمەش بەدڵنیاییەوە زیان بە شایستەی کورد دەگەینێت زیان بە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆککۆمار دەگەینێت بۆیە ئەمڕۆ لە بەرژەوەندی عێراقا پێکهاتەکانی ڕێک زۆر باشە بەڕێز واقعیان هەبێت بۆیە دواخراوە تا بگەن بە چارەسەرێکی دیاری کراو زۆر هەر بۆیە داوا کرا دوا بخرێت زۆر باشە بەڕێز وایل ئێوە وەک ینی من با پرسم لەسەر پێکاتەی سون نەبێ ینی پێکاتەی سوننا تێبینی یاخود سەرنجیان چییە لە سەر پۆستی سەرۆککۆمار کە بە ئێستا بە پێی عرف ئەوە پشتی کووردە ینی تێڕوانینی سونە لەسەر ئەو پشکە چییە لەسەر ئەو پۆستە چییە دەتانەوێت یاخود سونە دەیەوێ ئەو پۆستە بەر چ لایەنێ بکەوێ لە بە دیاریکراویش لایەنەکانی کوردستان بۆ خۆشت باش دەزانی پارتی هەیە یەکێتی هەیە سەبارەت بە ئەنجومەنی سیاسی لەو بڕواایەدام ئەنجومەنی سیاسی دابش بووە سەبارەت بە پرۆسەی دەنگدان بە سەرۆککۆماری عێراق هەروەک دەزانن ئێمە بۆ لە پارتی تەقەدوم لەگەڵ یەکێتیە هاوپەیمانەتی هەیە لە نێوان تەقەدوم و یەکێتی بۆیە لەو بڕواایەدام دەکرێت دەنگ بە کاندیدەکەی یەکێتی بدات بەڵام هەروەک دیارە بە دڵنیاییشەوە دیارە کە سیادە بە سەرۆکایەتی خەمیس خەنجار تا ئێستا بژاردەی خۆی هێشتووەتەوە هاوپەیمانەتێکی استراتیژی لەگەڵ پارتی هەیە ئەو پەیوەندیەی شێخ خەمیس خەنجەر بە سەرۆک بارزانی دەبەستێت پەیوەندیەکی تایبەتە ئەو دەڵێت نامەوێت ئەو پەیوەندیە بەرامبەر بە هیچ شتێک لەدەست بدەن بۆیە سیادە بە دڵنیاییەوە لەگەڵ پارتی دەبێت و تەقەدوم دەکرێت لەگەڵ یەکێتی بێت ئەگەر تێگەیشتنێکی دیاریکراو نەبێت بەڵام ئەو وێنەیە کە ئێستا لەبەر چاومانە بەڵام ئەندامانی دیکەی ئەنجومەنی سیاسی ئامادەن بۆ هاوپەیمانێتی و لێک تێگەیشتن بەڵام بە دڵنیایی ئەوەی کە لی دڵنیاین سیادە و سەرکردەکەی سیادە لەگەڵ کاندیدەکەی پارتین بە دڵنیایی لەگەڵ کاندیدەکەی پارتین و هاوپەیمانەتێکە
کۆنا لە مێژینەیە ئەمە تەنانەت لە گوتارەکانی خەمیس خەنجەریش ئەمەمان بەدیر کرد لە ڕۆژانی هەڵبژاردن و دوای هەڵبژاردن ئەو پیاوە ئەو پەیوەندیە باش هەڵدەسەنگێنێت دەستی بۆ هاوپەیمانەتیە گرتووە بۆیە دەڵێمەوە ئەگەر تەقەدوم دەکرێت هاوپەیمانەتی هەبێ یاخود ڕێکەوتی لەگەڵ یەکێتی هەبێ بەڵام تەواوی ئەندامانی دیکەی ئەنجومەنەکە ئامادەن بۆ گفتوگۆ بۆ هاوپەیمانەتی زۆر پێکهێنان بۆیە دەکرێت لە ساتێکدا نەخشە استراتیژیەکەی بگۆڕێت زۆر باشە بەڕێز وائل با من ئەم پرسیارەگەر بەڕاشکاوانش وەڵام دەیتەوە بۆ خۆ دەزانی عورفێکمانەیە لە عێراق سەرکۆمار پشتی کووردە سەرۆکی پەرلەمان پشتی سوننەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پشتی شیعەیە بەڵام ئەوەی جێی تێڕامانە ئێستا چەندین کەسی کە لە عەرەب لە شیعە لە سوننا بێجگە لە کورد خۆیان بۆ پۆستی سەرۆکۆمار بربژێر کردووە پێدوانیە ئەمە سەرەتای شکاندنی ئەو عورفەیە يعني هي بالتالي هي الأعراض لە ڕاستیدا نەریتەکان هەروەک بەڕێستان دەزانن دەقی دەستوری نییە والرغبة في و خواست بۆ کاندید بوون شتێکە و کاندید بوونێکی پاڵپشتی کرا و شتێکی ترە ئەمانە هەوڵن لەلایەن بەشێک لە چالاکوانان و سیاسەتمەداران بۆ ئەوەی ناوی خۆیان لە پۆستی سەرۆک کۆماری عێراق و کاندید بوون بۆ پۆستە بنووسن بەڵام نەریتەکان ڕوون و ئاشکران و زۆرینیان پێوەی پابندن چونکە ئەگەر سەیری هاوپەیمانەتی کوردیەکان بکەین ئەگەر هاوپەیمانەتی کوردیش نەبێ ئەو کاتە لەگەڵ لایەنەکانی دیکە کە لەگەڵیان کۆکین ڕێک بکەوین ئەوەی کە لەو بابەتە زەق و دیارە پارتی دیموکراتی کوردستان کە زۆرترین کورسی هەیە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پلەی دووەمیش یەکێتی دێت کە لەو بڕوایەدایە پۆستی سەرۆک کۆماری عێراق وەک نەریتێک مڵکی خۆیەتی تەنانەت بابەتی نەریتیش لەلایەن یەکێتی بەردەوام نییە بەرەو پێش ناڕوە ئێمە لە کەشێکی دیموکراسیدا دەژین ئەو کەشە دیموکراسی واتای دیموکراسی ئەوەیە زۆرینە حکومڕانی بکات و زۆرینە لە نێو پێکاتەکان ئەوان خۆیان دەبێت پۆستی ڕەمزی ئەو پێکاتێ بەدەست بێنن بۆیە دەرهاوێشتە و ئەنجامی دوایین هەڵبژاردن ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان زۆرترین دەنگ و کورسی بەدەستێنە و بربەستی ملیۆن دەنگی بەزاند بۆیە پارتی دەیسەپێنێت پۆستی سەرۆکۆمار بۆ عێراق بێت سەرۆکۆمار بۆ پارتی بێت بەڵام یەکێتی خۆی وابەستەی نەریت کردووە دەڵێم نەریت دەقی دەستوری بەڕێز وائل ئێوە باسی پرۆسەی دموکراسیتان کرد پارتی وەکو خۆشت وت بربەستی 1 ملیۆن دەنگی تێپەڕاندووە و زۆرینەی کورسیەکانیشی وەکو پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمان هەیە کەواتە بەڕای ئێوە ئەو پۆستە مافی خۆی نییە لەبەرەوەی زۆرینەی پەرلەمانی هەیە بورە ئەم بابەتە کە ئێمە بە دوورستە باسی دەکەین لە ڕووی سیمبولیەوە سیمبولی پارتی کە سەرۆکەکەی سەرۆک بارزانیە و سەرکردە مەزنا ئێمە ئەگەر باسی مێژوەکەی بکەین لە مەهابادەوە تا ئەمڕۆ دەبێ باسی بکەین کەسێکە پڕە لە مەزنایەتی بابەتی دووەمیش شایستەی هەڵبژاردنە شایستەی هەڵبژاردن ئێمە کێشەکەمان لە دوای 2010 ئەوە بوو لە هەر هەڵبژاردنێک کوتلێک براوە دەبوو پۆستەکان دەدرا بە کوتلەیەکی تر چ لە عەرەبی سوننە بێ یاخود کورد یاخود شیعە ئەمە وای کرد نەبوونی متمانە لە نێوان دەنگدەری عێراقی و هەڵبژاردننی عێراق دروست بێت ئەمڕۆ کاتێک زیاتر لە ملیۆنێک کورد دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدەن و دواتر ئەو حیزبە شایستەی خۆی وەرنەگرێت ئەمە سزایەک دەبێت بۆ زیاتر لەو ملیۆن دەنگدەرەی خۆی
ئایا دەکرێت دروستە لە وڵاتێک کە دەردەکەوێت کۆڵەگەی سەرەکی ئەو وڵاتە پرۆسی هەڵبژاردنە دەکرێت جەماوەرێکی لەو قەبارەیە سزا بدات خەڵکانێک کە باوەڕیان بە سەرکردایەتی و کەسایەتەکەی هەیە دواتریش سزا بدرێن و لەو پۆستە پەراوێز بخرێن کە دەنگدەرەکان داوایان کردووە بەدڵنیاییەوە من دەبینم ئەمڕۆ وەرنەگرتنی هەموو شایستەکان لەلایەن پارتیەوە سەرشۆڕیە بۆ دەنگدەری کورد کە دەنگی داوە بەو قەبارەت زۆرە و ژمارە گەورەی دەنگیان داوە ئەو تێکشکانی دیموکراسیەتە ئەمە ڕوون و ئاشکرایە من ببوورن کە ئەو قسەیە کە دەکەم ئەمە لە ڕووی گەورەکردن و مەدەحکردن نییە من باز لە ڕاستی دەکەم من باز لەوە دەکەم ئیرادەی دەنگدەر دەبێت ڕێزی لێ بگیرێت ئیرادەی ئەو حزبەی کە کاری لەسەر خۆی کردووە ڕێکی ڕاستی بۆ خۆی دروست کردووە خەڵکی پێڕاکێشاوە جەماوەری بەدەستێناوە زیاتر لە ملیۆن دەنگی بەدەستێناوە دەستخۆش بۆیە ئەمە دیموکراسیەتە زۆرجیوانی لەو جۆرە ئاراستەیە بکەیت پێچوانەی ئاراستەیە لێدانە لە دیموکراسیەت لە هەڵبژاردن و سزادانی ژمارەیەک دەنگدەرەکە زیاتر لە ملیۆنێک کەسن بۆیە ئەمە شایستەیەکی ڕوون و ئاشکرایە بۆ پارتی هیچ گومانێکی تێدانی هەر وەک دەڵێن زۆرینە دەنگیان بە حزبی تەقەدومدا لە نێو ماڵی سوننا بۆیە حزبی تەقەدوم شایستەی خۆی وەرگرت لە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران بە هەمان شێوە کورد زۆرینەکەی دەنگیان بە پارتی داوە و پارتیش زۆر پێویستە شایستەی خۆی وەرگرێت چونکە زۆرترین دەنگی هەیە لە نێو پێکاتی کورددا دەستخۆش زۆر بەڕێز وایل حازم سیاستمەدار ڕاستەخۆ لە بەغدا و لەگەڵ باوین سپاس بۆ ئێوە شەوتان باش.